دوام شارەکە بکەینە بۆ ئەو سەمکاری دوان شارەکەی و تەواو شارەکانی دیکە هەیە کۆمەڵگەی سواسان لە دوویەکی هەموو ساڵێک دیارە ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕە بێ بەسەر خۆپیشاندە جەماوەریەکەی قەزای سی سادق و شەهیدبوونی شەید بڕیاری برام لە دوای 10 ساڵ بەڵێنەکان تەنها نووسینی سەر کاغەزە بە تایبەتی لە دۆسی شەید بڕیارە هەتا ئێستا هیچ نەکراوە لە 2014 هەنگاوێک نەرا چەند کەسێک دەستگیری کرا و دواتر بە ڕەبتی کەفیل ئازاد کران و چۆن بڵێ ئەوان ئازاد کران و وەزیر ناوخۆوتی ئەوانە کاتی ئەرک و فەرمانە بوون و شەرعەتی دا بۆ کارێک کە کردویانە کە کوشتنی ڕۆڵەی خەڵکە لەسەر جادە و لە دوای ئەوەشەوە ئێمە هەموو ساڵێک مەڕاستیمان ئەنجام داوە و داواکاریمان پێشکەشی حکوومەت کردووە کە بکوژانی کەسی شەید بڕیار و هاوڕەکانی و هەروەها ئەو داواکانی کە شەید بڕیار و هاوڕەکانی هەیەیان بووە بەجێ بگەێن بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ یەکێ لەو داواکانیمە جێبەجێ نەکراوە ئەوەشی کە کراوێ بە کاڵۆکورچی کراوە وەک پێویست نەبەوە ئێمە دوای 10 ساڵ بیرمان لەوە کردەوەکە ئەمڕۆ داوا مێژووی ساڵی 2014 وەک مێژوویەک لێ بکەین تاکو بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو و هەروەها وەک ئەوەی کە مەراسیم و ئەوە ساز بکەین وەک سەرقاپێکی ئەو بابەتە بنێنەوە تا ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بتوان بکوژانی کەسی شەید بڕیار بە سزای خۆیان بگەین بۆی ئەمە ساڵێکی کە ساڵیاتمان کردەوە بتوانین بە خۆشی سەڵاتەکە بکەینەوە نەک بە هەمان ئێش و ئازاری یەکەم ساڵەوەکە سەڵاتمان گێڕاوە داوای ئەومان کردووە کە بکوژانی کەسی شەید بڕیار بە سزا بگەێنرێن ئەوانەیش کە گویانە دەنگمانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یا لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە دووبارە ئێمە جەخت لەسەر بڵێ ئەو داواکاریانە ئەەکەینەوە کە هەڵبەت کتێبەکە ڕووماڵی خۆپیشاندانە جەماوەریەکەی ساڵی 2014 خەڵکی سەیسایەقە ڕووماڵی ئەو ڕۆژانەیەکەوە بڕیارتیا شەید کرا شەید بڕیارتیا شەید کراوە دەیان گەنجی شارەکەمان بریندار کران و دەستگیر کران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕووماڵی ئەو خۆپیشاندانە جەماوەری خۆرسکەیە کەوا خەڵکی شار لە پێناوی داخوازی شارەکەیانە هاواریان کرد و دەنگیان بڵند کرد لەناو کتێبەکە ئەو بابەتانە تۆمار کراون کەوا لە سەروبەندی خۆپیشاندانەکە و شەید بڕیارە نووسراون و ئەو راپۆرت و چاو پێکەوتن و ڕێپۆرتاژ ڕۆژنامە نووسیانە تۆمار کراون و ئەرشیف کراون کەوا لەو ڕۆژانە ئامادەکراون لەلایەن میدیا جۆرا و جۆرەکانەوە و نووسینی دەیان نووسری بەناوبانگ لەناو کتێبەکە هەیە و لە پاڵیشیە کۆمەڵی بابەتی ئەدەبی و شعری جۆرا و جۆر بۆ شەید بڕیار لەناو کتێبەکە دیسان تۆمار کراوە سەرباری هەموو ئەمانە لە ڕێگەی دەیان وێنەی جۆرا و جۆرەوە خۆپیشاندانە جەماوەریەکە ئەرشیف کراوە ئەم بیستمانە لە ڕێگەی ئەم کتێبەوە ئەم سەروەرەی خەڵکی شارەکە بهێڵینەوە تۆماری بکەین.